ئەمە ڕێگای هامڵتۆنە کە ڕێگایەکی گرنگی بازرگانی و گەشتیاریە لە هەرێمی کوردستان. لە سۆرانەوە تاکو دەگەیت بە حاجی ئۆمەران لە مەودای 6 کیلۆمەتری ئەم ڕێگایە زیاتر لە 25 تاسە لە قیر دروستکراو لەم ڕێگایەدا بوونیان هەیە. بە جۆرێک کە شوێن هەیە لە مەودای کەمتر لە 2 کیلۆمەتر 4 تاسەی لە قیر دروستکراوی لێیە. بەشێک لە تاسەکان بە جۆرێک بەرز و گەورەن کە ئۆتۆمبیلی بچووک ناتوانێت بە ئاسانی بەسەریاندا تێپەڕێت و هاتوچۆی سۆرانیش دەڵێت 5 بۆ 6 لەو تاسانەی لەم ڕێگایەدا هەیە لەلایەن ئەوانەوە دروستکراون و دانیشتوانی نزیکی ئەم ڕێگایەش دەڵێن هۆکاری دروستکردنی ئەم تاسانە خێرایی شۆفێرانە کە بەم ڕێگایەدا گوزەر دەکەن. لەم لاشەوە شۆفێران دەڵێن بوونی ئەو ژمارە زۆرەی تاسە لەم ڕێگایەدا هۆکارە بۆ دروستبوونی جەنجاڵی و قەرەباڵغی لەم ڕێگایەدا.